ئێرە گەڕێکی تسعینە نزیک وێزگەی شەمە نەفەری کەرکووک. ڕۆژی دووشەممە ئافرەتێکی دووجان بە کوژراوی لەم شوێنەدا لەلایەن پۆلیسی کەرکووکەوە دۆزرایەوە. کاتژمێر 6 بەیانی ڕۆژی دووشەممە پۆلیسی کەرکووک لە گەڕێکی تسعین تەرمیژنێکی دۆزیەوە کە هیچ بەڵگەنامەیەک یان ناسنامێکی پێ نەبووە و نازانرێت کێیە. پۆلیس دەڵێت ژنەکە دووجان بووە و تەمەنی لە نێوان 18 بۆ 20 ساڵیدایە و شوێنەواری چەقۆ بەگردنیەوە دیارە. وتەبێژی پۆلیسی کەرکووک دەڵێت تەرمیژنەکان بردوۆتە پزیشکی دادوەری و لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە. سەرلەبانی ئەمڕۆ ئاگدار کراینەوە کە ئافرەتێک تەمەنی لە نێوان 18 بۆ 20 ساڵانە بێ پێچراوەتەوە بە بەتانیەک لە بەرامبەر سکەی شەمەندەفەری کەرکووک بە ڕێگەی مەتاری پێڵن فڕێ دراوە و دوایەوەی تر پۆلیس چوونە سەر ڕووداوەکە بینیان بەو شێوەیە ئافرەتێکە لە هەروکوتم تەمەنی لە بینی 18 بۆ 20 ساڵە سکی پڕە بەر چەقۆ دراوە چەقۆ لە لایەن مل و سەرسینگ و ئەمانی دراوە و بەڵام ناسنامەی پێ نەبوو لەبەرەوە نەمان ناسی ناوی چییە سەربەچینەتەوەیەکە. بەپێی ئامارەکانی پۆلیس لە سەرەتای ئەم ساڵەوە ئەمە چوارەم ڕووداوی هاوشێوەیە کە تۆمار کرابێت. لە هەر چوار حاڵەتەکەشدا تەرمیژنەکان لە چۆڵەوانیەکدا و بەبێ ناسنامەوە فڕێدراون. بەڕێوەبەری نووسنگەی کەرکووکی کۆمەڵەی هیوای عێراقی دەڵێت بەهۆی هەستاری ئەم جۆرە کەیسانەوە لە بەدەورداچوونەکانیاندا تووشی هەڕەشە و مەترسی بوونەتەوە. ئەم کەیسانە ئێمە هەتا ڕادەیەک بە دواتچوونی بۆ کەم زانین تحقیقاتی پۆلیسە گاتەچێ دوایش لێرە ئێمە کە سوکارەکەی نێوێت ینی داوا بکە لە تحقیق ئەوانە هەتا بە دوای قەزەکە بچن ئەم کەیسانە داخرێ بۆ ئێمە لێرە هیوادارین ئیدعای عاموە جواب بێت چونکە من وە کوڕێکخراوێک ئەتوانم ڕێی عام بجولێنی لەولایەنەوە بەزگە ئیدعا عام ئەو پرسە لە بەرامبەر حەقی عام و هەروەهاش بەنسبەت ئێمە چونکە خەتەریاتەکەوێتە سەرمانە ئێمە قەزەکە بە ناوی شەڕف بێ و ئەمانە ینی چەند جارێک شتەدید کراین لەو بوارەیە کە زۆر بەدوایە چیت و ئەوەیەکەی بۆی هیوادارم ئیدعاام بکەوێتە جوڵە جوڵ ئێستا چونکە بڕاستی کۆمەلگا ینی بەرەو ترسە چێت زیاتر و خەڵک سقەی بە حکوومەتیش نامێنێ لێرەیە. پۆلیسی کەرکووک دەڵێت بەهۆی ئەوەی هیچ کەسێک سکاڵای یاسایی لەسەر ڕووداوی کوژرانی ئەو چوارژنەی کەرکووک تۆمار نەکردووە هیچ یەکێک لەو کەیسانە یەکلایی نەکراونەتەوە و بکوژەکانیشان دەستگیر نەکراون. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.